لە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی نەخۆشی شەکرەدا لە شاری هەولێر هەڵمەتێکی هۆشیاری بۆ دەستنیشانکردنی نەخۆشی شەکرە و چۆنیەتی پێدانی ڕێنمایی بەڕێوە چوو. بەوتەی پزیشکانی تایبەتمەند نەخۆشی شەکرە یەکێکە لەو نەخۆشیە درێژخایەنانەی کە کاریگەری لەسەر چۆنیەتی گەشەکردنی نەخۆشەکانی دیکەش هەیە، بە تایبەت گوشاری خوێن و چەوریەکان. ئەوەش مەترسیدارە. ئەم ڕۆژە بە ڕۆژێکی پیرۆز دەزانین و پێویستە هەموو لایەک هۆشیار بن لەبارەی نەخۆشی شەکرە کە ئەمە نەخۆشیەکی کوشندە و درێژخایەنە بە چەندەها جۆری هەیە کە تووشی هەموو سەرجەم تەمەنەکان دەبێت و دەبێتە هۆی کارکردن و لێدان لە هەموو سەرجەم بە ئەندامەکانی جەستە. بۆیە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتە تەندروستی هەولێر کە سەنتەرێکی تایبەتمان هەیە بۆ نەخۆشی تاوەکو ئێستا 41733 حاڵەتی تۆمارکرا و لە لای ئێمە بوونی هەیە کە ئەمانە لە منداڵ و پیر و گەنج و لاو و ئافرەت و پیا و پێک دێن و بەردەوام ئێمە چاودێریان دەکەین و چاودێری پزیشکی دەکرێن لەم سنتەرە و پێدانی ڕێنمایی تایبەت بە ڕێگاکانی خۆپارێزی کە لەوانە گۆڕینی ستایلی ژیان بە دابەزاندنی چێش و هەروەها جۆرەکانی خۆراک، وەرزشکردن، چەندەها ڕێنمایی تری پزیشکی کە پێیان دەدرێت بۆ دابەزاندنی شەکرەی خوێن لە لەشیاندا. واروە چارەسەری پێویستیشان پێ دەدرێت ئەو کەسانی کە پێویستیان بە چارەسەر هەیە لە جۆری ئەگەر دەرمانی حەبێت یاخود دەرزی ئینسۆلین کە ئێمە لە ماوەی ئەم ساڵ نزیکەی 93,000 ڤیالی ئینسۆلینمان دابەش کردووە، واروە 30,000 قەڵەمی ئینسۆلین کە بەکاردێنرێت بۆ چارەسەری ئەم نەخۆشیە. ئێمە وەکو بەشی زانستی تاقیگەیەکانی ڕێکخراوی زانستی پزیشکی کوردستان بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی تەندروستی هەولێر و بە هاوکاری تاقیی پزیشکی بەڕۆک ئەمڕۆ لە 14/11 کە ڕۆژی جیهانی شەکرەیە چالاکی ئەنجام دەدەین بۆ ئەم نەخۆشی و پشکنین بۆ خەڵکەکە ئەکەین کە ئەگەر شەکرەیان هەبێ ئێمە ڕێنماییانەکەین. ئێمە پیانەڵێن پێویستە خواردنەکانیان ڕێک بێخن، ئەو خواردنانەی کە لەسەر شەکرە تەئسیری یاخود کاربۆهیدراتی زۆرە کەمتری بکەنەوە. توشبوانی نەخۆشی شەکرە لەسەر ئاستی جیهان مەزندە دەکرێت بە 500 ملیۆن هاوڵاتی. لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش تەنها لە شاری هەولێر زیاتر لە 41,000 کەس هەڵگری ئەو نەخۆشیەن. پزیشکێکیش ئاماژە بۆ دەکات مایەی خۆشحاڵیە هاوڵاتیان ڕێنماییە تەندروستەکانیان بەلاوە گرینگە. ئەوڕۆ ڕۆژی جیهانی شەکرەیە لەگەڵ هاوڕێیان ئەو چالاکیەمان ڕێخست لێرە بۆ پشگیریکردن بۆوانەی کە نەخۆشی شەکریان هەیە و هەوڵ بدەن کە دایبەزێن چکە نەخۆشی شەکرە یەکێ لە نەخۆشیە خراپەکان بەڕاستی کارەساتی بەدوایە بەتابەتێکە بە تەمەندا بچی. ڕێنماییەکان تەنیا پارێزی لە هەموو شتێک سەرەتایە، یعنی ئەبێت پارێزی بکرێت بەبێت پارێزی عیلاجەکان هیچ ئیسفادێکی وان نامرێت. پارێزی یەکەم شت زۆر باشە وەگەوەی دەیبینن خەڵکیی زۆر لێمان خوڕبێتەوە بۆی بزان سوکەریە فاسەکان بکەن و ڕێنماییەکان وەربگرن. درەنگ چاکبوونەوەی برین و کەمی چاڵاکی جەستەیی و بەرزبوونەوەی پەستانی خوێن لە دیارترین ئەو نیشانانن کە هەر کەسێک تووشی نەخۆشی شەکرە بوو پێی بناسرێتەوە. پێشبینی دەکرێت لە ساڵانی داهاتوو ڕێژەی توشبوون بە نەخۆشی شەکرا ئەگەر ڕێگەی لێ نەگیرێت ڕێژەکە زیاتر بەرز بێتەوە. دەبێت هەمووان ئاگاداری ئەوە بین کە ئەو نەخۆشیە زیاتر تەشەنە نەکات و هێندەی بکرێت ڕێی لێ بگیرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.